نەخۆشی تالاسیمە بە یەکێک لە جۆرەکانی نەخۆشی بۆ ماوەی دادەنرێت و ساڵانەش لە ڕێی یادکردنەوەی ڕۆژی جیهانی تالاسیمە چەندین ڕێنمایی تایبەت بەم نەخۆشیە دەدرێتە هاوڵاتیان تاوەکو ڕێ لەو نەخۆشیە بگیرێت. ئێمە داواکارین لە هەموو گەنجان و پێش ئەوەی هاوسەرگیری بکەن پشکنینی خوێنیان بکەن بەر لەوەی هاوسەرگیری پێک بینین لەبەر ئەوەی ئەو توشبووایی کە نەخۆشی هەلگری تەلەسیمیایە کچەکە یان کوڕەکە نەوەکی تەلەسیمیا لێ دروست دەبی. توشبوانی ئەم جۆرە نەخۆشیە دەڵێن بەردەوام پێویستیان بە خوێن هەیە و داواکاریشن لە حکومەتی هەرێم سەنتەرێکی تایبەت بە خۆیان بۆ بکرێتەوە و لەلایەکی تریشەوە داواکارن موچەکانیان بۆ زیاد بکرێت. داواکارین لەلایەنی پەیوەندیدار زیاتر لەم ڕۆژە جەخت دەکەینەوە هاوکارمانی زیاترمان بکەن ئێمە وەکو توشبوانی تالاسیمیا پێویستمان بە عیلاجی زۆرتر هەیە و پێویستمان بە ڕێژەیەکی دەرمانی زیاترە. ساڵانە هەش بۆ دەکەس توشبووی تەلاسیمیا گیان دەزرات بەهۆی دەرزی دیسپرال و حەبی ڤایرۆس معاشەکەمان 90,000 بەڵام بەش ناکات چونکی ئێمە دەبێ حەبی ڤایرۆس جار وبارە بگرینەوەی بکرین. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش داوا لە خێرخوازان دەکات هاوکاری نەخۆشانی تالاسیما بکەن چونکە ئەوان توێژێکن بەردەوام پێویستیان بە چاودێری پزیشک هەیە و توانای مادیشیان لاوازە. موچەکەم لە بەخشمە دوو نەخۆشخانە تالاسیمیا و شێرپەنجەی خوێن تا ئێستا بەردەوامم نیوەی موچەکەم دەدەمە کۆمەڵەی تالاسیمیای هەولێر بۆ ئەوەی بتوانن بەشێک لە پێداویستی و دەرمان و چارەسەر بۆ توشبوانی نەخۆشی تالاسیمیا پێدابی بکەن. داوا لە حکوومەت و لایەنە خێرخوازەکان دەکەم کەوا هاوکاری کۆمەڵای تالاسیمیان و توشبوانی نەخۆشی تالاسیمیا بکەن لەبەر ئەو قەیرانەدارایی کە بەرۆکی حکوومەتی هەرێمی کردەوە زۆر کاریگەری لەسەر توشبوانی نەخۆشی تالاسیمیا کردووە. وەزیری تەندروستی هەرێم لە میانەی بەشداریکردنی لە ڕۆژی جیهانی تالاسیمە ئاماژەی بەوە کرد کە ئەوانەی پێویستیان بە ناردنەدەرەوە هەبێت بۆ چارەسەری نەخۆشی پاڵپشتیان دەکەن وتیشی لەم زوانەدا سەنتەری هەولێر بۆ تالاسیما دەکەنەوە. ئێمە زیاتر لە 2900 حاڵەتمان هەیە سەرسیما لە هەموو پارێزگاکانی هەرێما و نزیکەی 200 سەرو لە 250 حاڵەت چارەسەرمان بۆ کردون و نردومانە دەرەوە و ئەو نردنە دەرەوەی بەردەوام دەبێت و هەموو ئەوانەی کە نەخۆشی سەرسیمیان هەیە ئەگەر دۆنەریان هەبێت ئێمە چارەسەریان بۆکەین و ئینشاءالله بەم زوانش نەخۆش خەستخانەی بڵێن سەنتەری هەولێر ئامادە دەبێت. لە هەرێمی کوردستان نزیکەی 2900 نەخۆشی تالاسیما هەیە و لە شاری هەولێریش 500 نەخۆشی توش بوو بە نەخۆشی تالاسیما هەیە و بەهۆی هاتنی ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 800 توش بوو کە ئەمەش بەردەوام پێویستیان بە دابینکردنی خوێن هەیە بۆیان. پسپۆرانی ئەم نەخۆشیەش دووپاتی دەکەنەوە کە پێویستە پێش ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری پشکنین بۆ هەردوو ڕەگەز ئەنجام بدرێت تاوەکو ڕێژەی توش بووان کەم بکرێتەوە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.